سەرۆک کۆمارە کوردەکە شکۆ یان نەکبەتی. سەرۆکە کوردەکە تەنها بۆ موچە و ئیمتیازات لە بەغدایە یان بۆ دەستکەوتی گرنگی نەتەوەییش. نێوانی شیعە و کورد دەکوڵێ، دۆخەکە قورس و هەستیار و ناسکە، کاردانەوە و لێکەوتەکانی هەرتەنها بەنێوخۆ نەوەستاوە، بەڵکو کاری لە دەرەوەش کردووە و هاوکێشەکە بۆتە هاوکێشەیەکی ئێرانی ئەمریشی. کورد و شیعە هەریەکەیان بۆ خستنی ئەوی دیکە دەست بۆ هەموو جومگە هەستیار و گرنگ و کاریگەرەکان دەبات. شیعە جگە لە پەرلەمان و حکوومەت و وەزارەتی دارایی و میلیشیاکان و درۆنەکانیان دادگای فیدراڵی کردوتە تەسبیحی سەرچۆپی و چۆنی بوێت ئاوا ڕای دەوەشێنێت و بە گشت کوردی دادەکات. چەکی دەستی کوردیش تەنها پشتیوانی دەرەکی و فراکسیۆنە پەرتەکەیەکی لە نێو پەرلەمان کە لەسەر هیچ پرسێ کۆدەنجی تەواویان نییە. لە دابەشکاری پۆستە سیادیەکانیشدا پشکی کورد بە هەر یەکە لە کورسی سەرۆکۆمار، وەزیری دەرەوە، جێگری سەرۆگۆزیران و جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان دیاری کراوە. لە نێو ئەم بەرکەوتانەی کووردا کورسەکەی سەرۆکۆمار بەهێزترینیانە و یەکێکە لە چوار باڵاترین سەرۆکایەتیەکەی عێراق. لە مادەی 67 لە دەستوری عێراقدا هاتووە سەرۆکۆمار سەرۆکی وڵات و نیشانی یەکپارچەیی نیشتیمان و سەروەری وڵاتە. هەوڵ دەدات بۆ پابەندبوون بە دەستور و پارێزگاری لە سربەخۆیی و سەروەری و یەکێتی پاراستنی خاکی عێراق بە پێی بڕگەکانی دەستور. سەرۆکۆمار لەگەڵەوەی لە دەستوردا پۆستەکەی زیاتر تەشریفاتی دیزاین کراوە، بەڵام جوڵە و قورسایی کەسی خۆی دەتوانێت زۆر هاوکێشە و گرفت و ئاریشە یەکلایی بکاتەوە. بۆ نمونە لە زۆربەی یاساکاندا دوجار و فلتەری کۆتایی لای سەرۆکۆمار و واژۆکەی ئەو دەبێتە خاڵی دەستپێک و قبوڵکراو. بەڵام ئەم جارە بە پێچەوانەوە کورسیەکەی سەرۆکۆمار نەک نەبۆتە خاڵی بەهێز، بەڵکو بۆتە خاڵی لاوازی کورد و بەجارێک بۆتە بەڵاو نەکبەتی بۆ کورد و کەیس و دۆزەکانی. پۆستی سەرۆکایەتی کۆمار جگە لە ناوەکەی موچە زەبەلاحەکەی و نەسرێ خەیاڵەکەی هیچی وای بۆ کورد پێ نەبووە و وەکو پشتیوانێک تەماشای بکات و لە گرفت و ئاریشە و دەستونکردنەکانی شیعەدا بەکاری بێنێت. لەگەڵەوەی کورسەکەی تەشریفاتی بووە، بەڵام پێشتر بەهۆی ڕۆڵ و کاریگەری و جوڵە بەردەوامەکانی هەریەکە لە مام جەلال و بەرهەم ساڵح توانی بوویان خاڵی یەکلاییکەرەوە بن لە زۆربەی گرفتەکاندا. لە نمونەی یەکلاییکردنەوەی ویلایەتی دووەمی مالیشی و گرفتی نێوان سەدر و مالیشی و هەڵوەشاندنەوەی کابینەکەی عادل عەبدولمەهدی و یاسای سێدارە، بەڵام لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لەتیف جەمال ڕەشید تەنانەت نەک لە هیچ گرفت و ئاریشەیەکی نێوان کورد و شیعە و کێشە بەردەوامەکانی وە موچە بودجە یاساکانی تیرۆر بە نایاساییدانانی حکوومەت و پەرلەمان نەیتوانیوە کورسەکەی بەکار بێنێت، بەڵکو بۆتە بارگرانیەکی هێندە قورس کە خەریکە کورد بە زەرەر لی دەردەچێت. سەرۆک لەتیف نەک لە گرفتە هەستیارەکاندا ڕۆڵی نەبووە، بەڵکو لە ماوەی ئەو 2 ساڵەدا تەنانەت نەیتوانیوە بودجەی بڕاوی نەخۆشخانەی شێرپەنجەی هیوا کە 100 ملیۆن دیناری مانگانەیە دابین بکاتەوە. تەنانەت لە هەموو ئەو ناکۆچیانەی لەم ماوەیەدا لە نێوان دادگای فیدراڵی و کووردا دروست بوون نەیتوانیوە قسەیەکی یەکلاییکەرەوەی هەبێت و ئەوەشی هەیبووە ئامادەکردنی خوانی بەربانگێک بووە بۆ سەرۆکی دادگای فیدراڵی. لاوازی کەسایەتی سەرۆکۆمار بۆتە خاڵی لاوازی کورسیەکەی و بە پێچەوانەشەوە شیعەکان تەنانەت پێگەی بچووکترین فەرمانگەشیان لە ناکۆچیەکاندا بەکاردەهێنن. بۆ نمونە چوارچێوەی هەماهەنگی پەنای بردووە بۆ جێگرە کووردە فەیلەکەی پەرلەمان کە موحسین مەندەلاویە و لە قوڵایی گرفتەکاندا بەکاری دەهێنێت. لە نێو ئەم هەرا و زەنایی کە تەنانەت ئەمریکا و ئێرانیش بۆی هاتوونەتە سەرخەت. سەرۆکایەتی کۆمار سەرقاڵی کڕین و فرۆشتن و خان و بەکرێدان و سەردانی ئەو وڵاتانەیە کە هیچ کات نەسوود و قازانجیان بۆ کورد دەبێت و
نەتەنانەت پەیوەندیشیان بە عێراقەوە هەیە لە نمونەی قۆبرس و تاجیکستان و چەندین وڵاتی دیکەی لاوەچی. پۆستەکانی کورد کەمتر سیادی و زیاتر تەشریفاتین، بەڵامەوەی گرنگی بەو پۆستانە دەدات خودی بەهێزی کەسایەتیەکەیە. لە سەرۆکایەتی کۆماریشدا ئەم خولە هەم لاوازی لەتیف ڕەشید و هەم تەشریفاتی پۆستەکە نەکبەتیەکی ترن بۆ کورد و دۆخە هەستیارەکە.